سيدنا إبراهيم نووسەرەکان و ئەوانەی کە اعتیمادیان کردووە سەر تەورات کە نووسرا بۆ ئەیانوت سيدنا إبراهيم 2000 ساڵ پێش سيدنا عیسا بۆ سەلامی خوایان لێبێ بەڵام ئەو ئاسارانەی کە لەم ئاخریانەیە کەشف بووە و لە ناوچەی ئور هەروەها بابل کە هەردووکیانە کەونە خواروی عێراقەوە ئەو ئاسارانەی کە دۆزیویانەتەوە و دراسەیان کردوون ئەکاتە 17 قەڕن پێش لەدایکبوونی سەیدنا عیسا سەلامی خوای لێ ئیبراهیمی کوڕی تاریحی کوڕی ناحور کە لەو ناوچەیە لەدایک بووە مؤرخەکان زۆرتر ئەڵێن کە لە بابل لەدایک بووە هەرچەندە شێخی ئالوسی کە ئەویش ساحەبی تەفسیرێکە ئەفەرمێ سەیدنا ئیبراهیم کورد بووە زۆر لە نووسەرە کوردەکانیش هەندێکیان هەوڵیان داوە کە ئەوە ساغ بکەنەوە کە سەیدنا ئیبراهیم کورد بووە و لە ناوچەی کوردستانی ئێستای ئێمەوە ڕۆشتووە بەرەو خوار و پاشان چووە بۆ شوێنانەی تریش کە خوای گەورە لە قورئانە باسی فەرمووە